بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەی بەرنامەکەمان میوانێکی زۆر ئازیزە، مامۆستا بارام سەعدی قادر جعفەر یان لیوا بارامی خۆشەویست یان بارام بەژی سەعدی بەژی قادر بەژی جعفەرسان. خێر بێ سەرۆ چەمام. سپاس کەر و وەژبی یەخوا بە خێر بێ یان ئاوا بوو گەلێک مەمنون. خۆشترە بڵێن مامۆستا بارام یان لیوا بارام؟ فەرقی نێبارەزی خۆت کامیان ژیانم تێکەڵاو لە هەردووکیان. وای من ئەڵەم مامۆستا بارام. مامۆستا بارام شانازی پێوەکەم. دێجاریش کەش بە خێر بێ. سپاس. ئەمانەوێ لە ڕێگەی وێنەکانی جەنابتەوە کە لەگەڵ خۆتا هێناوتن جاریشی کە بەرنامەی وێنەکانی دوێنێ ئاوەدانکەینەوە. ئاوەدانێکەینەوە بە مێژوویەکی زۆر گرنگ، مێژووی ناوچەیەکی زۆر گرنگ لە کوردستانی ئەمدی و کوردستانی ئەودی و بۆیە پێم خۆشە سەرەتا بزانم نەوەی نوێ ئەیانوێ بزانن ئەم پیاوە چێ. ئەوە جافرسانە، سانی هەورامانی لهۆنا، طبعاً هەر لە سەدەکانی لە سەدەی پێنجەمەوە سانەکان حکمیان کردەوە بەڕەشەڵە تا گەیشتە ئاخر سان. بەس ئەمە لە ساڵی 1994 شتێکیوە تا 31 حکمڕان بووە. بۆیە زیاتر ناوی هەیە چونکە سەردەمی ئەم سەردەمێکی زێڕینی سانەکانی و هەورامانیش بووە. بۆ حکمڕانێکی باشی کردووە ئەو کێشانە هەبووم و جێبەجێ کردوون حەلی کردوون و تا ئێستاش ناوی هەر بەسراوە بە هەورامانەوە، یانێ کاڵێ هەورامان یعنی جافرسان جانیشت. کەواتە جافرسان بەڵێ ئەو بزوتنەوەی کە هەی بووە قاجاریشی گرتوۆتەوە و پالەوی یان هەر لە سەدەمی پالەویەکان بووە؟ قاجاریشی گرتوێتەوە، کۆتایی قاجاریەکان و سەرەتای پەهلەویەکان بووە. باشە، هەر بۆ مەطالیبی حقوقی کورد ئەو حرەکەیە دروست بووە؟ خۆی لەبەرەوەی کە ناوچەکەیان بڵێن هەورامان ئازاد بوو، کەسی لێ نەبوو، هەر خۆیان حکمڕانی خۆیان کردووە. زۆر جار حکمڕانە ئێرانیەکان یانی بە قاجاریەکان و دواییش بە پالەویەکانەوە ویسیانە بێنە ئەوێ و ئینکەن ئەمان بەرهەڵسیان کردوون و چەند جارێت تەبەن ئێستا کە مەجای ئەوە نییە تووشی شەڕ و شۆڕ بوون لەگەڵ ئەم ئێرانە، هەم لەگەڵ زیاتر لەگەڵ دەسەڵاتدارانی ئێرانە، چ قاجاریەکان بێ چ پالەویەکان بێ و بەسەر کەوتوی هەموو جار بە نەتیجە گەیشتون. باشە، هەڵبەتە لە سەردەمی حکومڕانی جافرسانە ئەوەندەی من بزانم بێجگەل لە گیانی بەرگری سان خۆی و کوڕەکانی و عێل و عەشرەت و ئەوانی کە لە دەوری بوون، بێژگە لەو بەرگری کە کردویانە لە خودی حکومڕانی جافرسانیشا دادپەروەری هەبووە. بەڵێ وەنیە؟ بەڵێ فەرمووت زۆر شتی لە سەردەمی ئەوە حەل بووە. وەکو چی کە حەل بوو بێ؟ مەسەلەن پێش ئەو لەوانەیە لە نەناو خەڵکا وەکو خۆ دەزان لە هەموو عەشایرەکە لە هەموو هینێکە لە ناو تیرە و هۆزەکانە شتی کۆمەڵایەتی هەیە، ناخۆشی کۆمەڵایەتی هەیە. تر وەکو لە هەموو شوێنەکانی کە لە سەردەمی ئەوە ئەو شتانە حەل کردووە، حەلی کردووە. چ لە ناو بنەماڵەی خۆیان بەنە سانەکانە بوو بێ، چ لە ناو خەڵکی ناوچەی هەورامان حتا تەنانەت دەور پشتیشی. ئێمە نزیکن لە جوانڕۆ، نزیکن لە هەورامانی بڵێن تەختەوە لە دەسڵیەوە ئەوانە و علااقاتمان لەگەڵ ئەوانە زۆر باش بووە. تەمەنە فەرمووشە شۆڕش بۆ یاننا زۆر جەم لە بەرنمەکانە باسم کرد لەوانەیە سانوێ لە ئاخر شەڕی لەگەڵ پالەویەکانە کە ساڵی 900 قەجاریەکانیش بووە لە ساڵی 1930 کاتون سەر هەورامان ئەم بەرهەڵستی کردوون. ئەم پێشەوەی باسی وێشکەن یەکێ لە ئیشەکانی ئەوە بۆ سان تەمەن کوڕەکانی کە 19 کوڕی هەبووە ئاخر شت جگەلێکە ماوەتەوە جگە لە براو برازە هەرێکە لە دەیەک یا لە چەندەیەک دای ناون و هێزێکیان دروست کردووە لە هەر سەردەمێکە بۆ پاراستنی
هەورامان و ئەمن و ئاسایش و سنوورەکانی هەر کەس لە شوێنی خۆی ئامادە بووە و هەر کەسەش دەسەڵاتی خۆی لەو لەو دەیەکەوە بەڵام بە پێی ڕێنمایەکانی جافرستان بەڵام بە شێوەیەکی لامەرکەزی لا مرکزی بەڵام جافرستان کە قسەی سەر و هەموو شتێکەوە بوو باش اینجا آخر کە لە ساڵ 1970 کە لەگەڵ پالێوەکانە کە لەگەڵ قاجارەکانە کە شەڕ بووە شۆڕش بووە ناچار واتۆ بەم دیوە ئەو شتانەی کە من هەر شتێ بڵێن بە بەڵگەوە هەیە چ بەڵگەی نووسین بێ چ وێنە بێ چ ئەوانە ئەوەی کە باسی ئەوەی کە ئایا ئەو بەرهەڵستەیە ئەوەی کە جافرستان کروتی شۆڕشە یان نا مکەڕم تاڵەبانی کە یەکە نووسەرێک و ڕۆشنبیرێک و ناسراوە کەسێکی چەپیشە یان ئەوە نییە کەسێکی عشایر بێ یاوکوین بێ لە ئاگادارە لە مێژوویان لە نووسینێک جار با بڵێن وەزیر بووە لە عێراق وەزیر بووە لە عێراقا و کەسێکی چەپیشنیوە بڵێ لەسەر جافرستان نووسیوێتی ینی باسی کردوە زۆر دوورێژێکی لەوانە کە ئەڵەیەکە جافرستان لە سیویەکە کە وازیە ناو هاتوو بەم دیوە پرسیانە سان تۆ بۆ هەموو هێزە چەکدارەوە بۆ کوڕانەی خۆتەوە بۆ کوڕزایانەی خۆت بۆ هێزە گەورەیە بۆچی وازە لە شۆڕژێنە ئەویش وەڵامی یاوەتەوە وتوێتی من وازم لە حکوومەت ناستن حکوومەت ناستن بۆیە من وازم ناستن ئەوانی جووتیان باشە تۆ شۆڕژەکەی حکوومەتیانشی وتی بۆ من عجەم حکوومەتەن یان من لەبەر حکوومەتی عجەم نەبووە ئینگلیز ناستن یان ئینگلیز نەهێشتووە کە ئەو وەختە ئینگلیز پاڵپشتی حکوومەتی ئێرانی کردووە ئینگلیز ئینزاری جافرستانی کردووە کە وازبێنی تەمەن خۆش دەزانێ ئێستایش زل هێزەکان چیان بێ ئەوە کرێن لەموو دنیا کاک بارە من ئەمەیە پرسیارێکی لێکم هەڵبەتە ئەم دەوڵەتۆکەیە ئەم دەسەڵاتی کە جافرستان هەی بووە لە ناوچەی لەهۆن هەی بووە لە هەموو هەورامانە هەورامان تەمەەن چەند بەشێک کە بە زیاتر ناسرااو بە ناوچەی لەهۆنەوە کە ناوچەی لەوان بڵێ لە پایتەختی ئەم حکومڕانی شوێیە نەوسوودە کەواتە ئەمە وێنەی نەوسوودە بڵێن نەوسوودە کەمە کەوێتە بەشی ئەو دی و بەشی ڕۆژەڵات تەمەەن لەهۆن دەست پێەکە لە بناری شارە زورەوە تاوکۆگات پاڵنگانە و تاوکۆگاتە منتەقەی جوانڕۆ ئەوانە ئەمە هەموو هەورەمانی لۆن بوو کۆتایی ئەم بزوتنەوەی ساڵی 1930 یاسی سیویەک جافرستان هاتووە بەم دیوە تەمەەن ئەوەش بۆ کە وەکو عەرزم کردی مکەڕەم بە شۆڕژ نایی بردووە دێتی ئەوەی کە کردویانە شۆڕشێکە دژی حکومڕانانی ئێران باشە ئیتر کلکەی کۆتایی ئەم بزوتنەوە ئەم شۆڕشە تا سیویەک بووە تا سیەک چلیەک کە حربی عالەمی یەکەم حربی عالەمی کە دەستی پێ کرد و زل بڵێن حولەفا هاتن ئێرانیان داگیر کردوانە حکوومەتی ئەو وەختە ڕزاشار ڕووخا بەریتانیاوانە ڕووخا هەورامان دووبارە شوێنەکانی یان هەورامانی لۆنیان ڕزگار کردەوە جارێکی ئەو وەختە چوونە سەر حکوم تەمەەن سان کاتوێ هاتە سیوە کاتە عراق و وەلاژەیەکی سیاسی لە عراقا مایەوە تاوکو چلوسێ لە هەڵبجە وفاتی کرد لە عبابێلێ نێژراوە بەڵام لێرە نێژراوە لە عبابێلێ بەڵام لە چلویەکە لەبەرەوە کە نەخۆش بوو چدیەکە نەخۆش بوو وەسیەتی کرد کە ینی هێشتا خۆشی مابوو کەریم سڵتان بوو بە سان پاش ئەو کەریم سڵتان ئەکاتە کوڕی ئەو تەمەنیێرە وێنەمان نییە بەداخەوە هینی ئەوتان نییە ئەومان نییە باشە ئەی ئەم بەڕێزانی چێن ئەمە ئەوەی یەکەمیان حەمەمی سڵتانە پاش ئەمە یەکەمیان ئەوە حەمەمی سڵتانە پاش کەنی سڵتان هاتووکەنی سڵتان لە ساڵی 46 ئەمری خوای کردووە کە کوڕی گەورەی ئەو وەختە جافرستان گەورەترین مامی باوکێ بەڵێ باشە پاش ئەو کە ئەمری خوای کردووە حەمەمی سڵتان ئەم بەڕێزانە ئەی ئەمی تریان چی ئەمە کە سعدیبە کە باوکمە باوکی کە کوڕزای جافرستانە ئەوەی تەنیشتیان حەمە تەقیبەگە کە کوڕی جافرستانە مامی باوکمە ئەمی کەشیان ئەمین بەگە کە کوڕزای جافرستان ئامۆزای باوکمە ئەکاتە ئامۆزای باوکێ لە دوای سڵتان حەمە سڵتان تقریبان تا هەشتاکان دوایی کە ئەمری خوای کرد تقریبا عیزەبەک وەکو جێگرەوەی بوو وە لە ناونراستان بەڵام عیزەبەک خان تەمەەن سەردەمی جافرستان
نەوسوو پایتەختی لەوەن بووە باش حەمیم سڵتان چونکە لە پاوە ژیا پاوە بوو بە پایتەخت لەبەرەوەی سەردەمی کەریم سڵتان لە خانەگا بووە باش خانەکان نزیک پاوە بووە مامۆستا من ئەمێ پرسیارێکی لێ چه حەقی بە جافرسان یاوە کە گەورەی سانەکان ئێنە بڵین گەورەی ئەو عشیرەتێ یا گەورەی لهۆن بێ هەموو وەختێکە بڵێن وەکو کە تەمەەن بە ڕەچەڵی هاتوونەتە خوارەوە خەزم و کەسوکار ئەوانە کە بڵێن سانێک کە ڕۆیشتۆ بە هەر وەسیلەیە بێ بە نەخۆشی بێ بە مردن بێ یا و کوژران بێ لە ڕێی ڕزاکە کۆبوونەتەوە یەکی لە خۆیان هەڵبژاردووە تاانی کەواتە لە سەدەی پێنجەمەوە بڵێ سانەکان هەر بەردەوام هاتوون تاوەکو کێماڵن جافرسان سەردەمێکی زێڕین بوو ینی بەنسەرینەوە ئیتر لە سەردەمی ئەوە بە تاواتی درۆکی هەبووە تاوابوون زەویزاری شخصی سانەکان بڵێ هینی مڵکی و تایبەتی خۆیان لە کوردستان لەو دیویش و لەم دیو هیچ شتێ بە تابەتی لە سەردەمی جافرستان و تاوان پێشتر شتێکی وانە جافرستان لە سیوەکە کاتۆتە ئەم دیوە کە ئەڵێن دووتمانە دوو قارنی پێبووە لە سنوورەکە فرەیە وتوتی ئەمەشم پێبانێنم لەگەڵ خۆمە پاژەوە کوڕەکانی هەر کەسە وەکو خۆی ئەوەکو خەڵکیی ئەو هینا بە کار و کاسبی خۆی یاد بە ئیشێکی خۆی شتێکی پێکەوە ناو ئەوەی بە ئەینا ئەوە نییە کە بە زۆر هیچیان داگیر کردبێ یاوکو شتێک تایبەتیان بوو بێت باش مامۆستا ئەم پیاوە چیە ئەمە قاربەکە کە پاپیرمە کوڕی جافرستان ئەوکو پێشتر باسم کرد جافرستان هەو کوڕێکی لە شوێنە داناوە باش لە تقریر 1940وانە باپیر ماتوەتە تێوەڵە پێش هاتنی باوکی باوکی لە نووسوو بۆ ینی پێشەوەی کە باوکی بێ بەم دیوە بڵێ ئەم بۆ ئەو بڵێ بۆ جێنشینی لە ناوچەیەکی دیاری بڵێ بۆەوەی کە حکومڕانی تێوەڵە بکات باش تەمەەن جافرستان کە وەکو پێشتر باسمانگەن 90 کوڕی هەبووە 16یان لە دیوی ڕۆژهڵات بوون سییانیان هاتوونەتە دیوی یان لەم دی بوون کە باپیرم لە تێوەڵە و سۆسەکان و بڵێن ئەوانە بووە مستفا بەک کە سالاریشی پێڵن بەڵخە و خەرپانی ئەوانە غەفار بەک کاگاتە باپیرەی شەید ئازاد هەورامی ئەو هەر لەگەڵ باپیرم بووە هەر لە تێوەڵە لەگەڵ شەیدی سەرکردا ئازاد هەورامی جەنابە ئامۆزازان باوکم و باوکی ئامۆزان ئێوە ئامۆزازان یعنی ئەو نەوەی شێخلستاینە بڵێن جافرسان کوڕی مستەفا بەک کوڕی مستەفا بەک کوڕی مەجیبە کوڕی غەفار بەکە تەمەەن جگە لەم سییانەیش برازایەکی کە ئەفراسیاو بەگە ئەو لە مەتەقەی سەرگەت و گوڵپ و ئەوانە بووە ئەمانەی لە بەشی عێراق بوون ینی تەواوی ناوچەی هەورامانی بەشی باشوور بەڵێ دابش کراوە بەسەر غەفار بەگ و ئەنوەر بەگ و بەگ و مستەفا بەگ لەگەڵ ئەفراسیاو بەک کە برازای جافرسان بوو ئەوش برازای جافرسان بوو وایە لە کلکەی کوڕی ڕۆسەمسان بوو لەو نەوانە ئەبێ ڕۆسەمسان تەمان پێش جافرستان سان بووە سان بووە لە شوێنی لە پێش جافرستان باش ماڵێک هەیە وێنەی هەیە لە لای ئێمە ئەم ماڵە چییە بۆ ئەم ماڵە گەورەیە کوێ ئەو ماڵەت گەورەیە ئەوە تەیۆڵەیە ماڵی قاربەگە کە باپیرمە باش لە تقریبا لە بیستەکانە لە بیستەکانی سەدەی پێشوات دروست کراوە ماڵێکی زۆر گەورە چوارقاتە هەندێکی دەرنەکەوتووە خۆت بینیوتە بەڵێ من لەوێ بووم اینجا ئەو ماڵە ئەوەیە کە گۆرانی ڕەحمەتی کە دوایی یەنە باسیشی کە یەکەم مامۆستا بووە لەوێ بووە کە باسی دیواخانەکە وەسی ئەو ماڵەی قاربەگە کاڵێ کەس نازانێ بە ژمارە پەنجەرەی چەندە بڵێ ئەو خانوەیە کە گۆشتی ئاغا ڕازاوەیە بڵێ ئەوە شعری مامۆستا گۆران بڵێ گەشتی هەورامان گەشتی هەورامانە کە لووتکەی هۆنراوەی گۆرانە بزە بە منیژە و شایەتی ئادەم ئەمە ژوێنی کە باس دیواخانەکە باسی ئەو دیواخانەکە ئیتر بە بیرەوەری تۆ لە ماڵی قادر بەگا ئەبێ چەنەها میوان ڕووی تێ کردبێ چی لە بیری تۆ ماوە لەو کۆشکەی قادر بەک والله تەبان من کە ئەو وەختە مناڵ بووم کە قادر بەک لێ بووە ئەوەی سا دیارە دیواخانەکەی تاوان ئێستا نەماوە ئەو ماڵە نەماوە تێکدرا بوو بە قەیسەری دوکان تەمە ڕووخایش لە سەردەمی بڵێن حربی ئێران عێراقا ئێستا بە شتێکی جۆرێکە دروست کراوەتەوە چی یادگاریشی خۆشی تۆ هەیە لەو ماڵەیە
وڵی یادگارەکەی و یادگاری مناڵی زۆرە و چ شتێک ڕوویاوە مێژووی بێتەوە بۆمان باسکەی لەو ماڵەیە کە هەموو منتیقەی هەورامان بزانن مەسەلەن سڵحەیەکی گەورە پەیمان وەرکردنێ شتێک لەو ماڵا ڕووینەوە وڵی تا باپیرم تا لێ بۆ حکومڕانی بڵێن تێوەڵە بوو دوایی چوو بۆ ئێران ئەوی چوو بۆ ئێران بڵێ بۆی زۆرفی خۆیەوە باش بڵێ وێنەیەکەیە زۆر زۆر جوانە ئەتوانم بڵم لە 90 سەوزاییە ئەوە ئەم وێنەی شوێ ئەوە چەمی تێوەڵەیە یانە تێوەڵە لە تێوەڵە و گیراوە ئەو ڕێگە کە دیارە ئەوەی کە هە بۆ لای سۆسەکان بەڵغۆیەت بۆ هەڵە جۆ سلێمانی ئەو بەریشی ئەوەی کە چ بۆ سنوور ئێران ئەوەی لە بەرزایەکەەوە خەتیدا لە دەستی چەپەوە ئەو سنوورە شوێنێکی خۆشی پێڵن اینجا ئەوە لەسەرەوە شاخی هێنە سەر شاخەکە ئەوە نقطەی ئێرانەوە خولەی ئێرانەکە لە ئێرانە گومەرگەکە هیان بەڵێن خەتی مەرزەکە لەم دیوە وەلەوە هێشتا نەکراوە بە نەکراوەتەوە ئەوەیش خواردتە باخیێمەیە کە پێیان سارە مامۆستا هەندێک وێنەی تری زۆر جوان هەن لە ناو ئەلبومەکەی جەنابتە پێم خۆشە یەکەیەکە ئەو وێنانە ببینرێ ئەمانە چیان مامۆستا ئەوە طبعاً ئەوەی ناوڕاستیان باوکمە ئەمەیان جەنابی باوکتە بەڵێ بەڕەحمەت بێ بەڵێ ئەوی سعدی بەک ئەوی کەشان خۆ من ئەمەیان جەنابی بڵێ ئەوی کەشان دوو برا من کە شەهید بوون غال و قەیسەر شەهید غالب و شەهید قەیسەر بڵێ ساڵی چەنە مامۆستا ئەم ئەوە تقریبا لە 60ەکانایە من لە مەرحەلەی عەدادی بووم ئەو کاتە جەنابی لە قۆناغی ئامادەیی ڕووی قۆناغی ئامادەی بەڵێ ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە ئەوی ژوێنەیەکە کە پاش جەفرسان ها بەم دیوە طبعاً کوڕەکانی هەندێکی لەگەڵی هاتن بۆ مەلاجە هەندێکیشان گیران لە ئێران تاوەکو شاریوەری پێڵە ساڵ 1940 کە هێن بوو ئازاد بوو بەر بوون هەندێکیشان بە هێنەوە بوون کە ئیتر حکمی پاهلەوی بۆ کاتی ڕزا شار ڕووخا ئەمیکا ئەو کاتی لەو منتەقا نەما باش اینجا باپیر وەلو لە تێوەڵە بوو بەڵام لەبەرەوە کە علااقاتێکی ئێرانی و عراقی وەکو حکوومەت ئەم لەبەر کوڕی جافر سامون نابوو لە حدود بێت نەفیان کرد لە ڕمادی ئەو ڕسمە لە بەغا گیراوە ئەمە نەفی کراوە بەڵێ ئەمە نەفی کراوە لە ساڵی سیەکانایە ئەو باپیر قاربەگا ئەمە قاربەجی باوکتە ئەوە سعدی باوکمە بەڵێ سعدی بەگە بەڵێ ئەمەیان ئەمە قاربەگە کە باوکە ئەویشیان لە پاڵیان مەجیبەگە کە باوکی شەید ئازادە کە بەرازایی باپیرمە بەڵێ ئەویشیان عیزەبەگە کە ئەم عیزەبە یکەیە کە خوشکەزای باپیرمە بەڵێ کشەزای بەڵێن جافرستانە کوڕەزای مەحموودخانی دزڵیە کوڕی عەبدوڵڵا بەگە کوڕی عەبدوڵڵا بەگە کەواتە ئێوە لەگەڵ ماڵی مەحموودخانی دزڵیە بەڵێ دۆستایەتیمانەیە ژگە لە ژنجخوازی علااقاتی باشمان هەبووە ئەوە کوڕەزای مەحموودخانی دزڵیە چی سنووری ئێوەی لەگەڵ خانی دزڵیا جیا کردەوە چ شتێک وڵا لەو دیو بە دێهاتەکانە مەسەرەت معلومە کە ئەمە لە هۆنە ئەمە دزڵیە یعنی هەمووی هەورامان بوو هەمووی هەورامان هیچ لە ئەسڵی شاگەڕێنە بۆ یەک بنەوە بۆ یەک ڕەشەڵک هەمویان بۆ مامۆستا بارام ئەوانیش هەر بە بنەچە هەورامین دزڵیەکانیش بەڵێ ئەوانیش هەر هەورام وا ڕێکەوتووە لە بزوتنەوەی باپیرتا جافرسان خێڵی مەحموودخای دزڵی بێن بەهانایانەوە یان بە پێچەوانەوە شتێک لەو بابەتە هەر شتی بوو هاتوون بەنهایە یەکتریەوە تەوەن ینی هاوبەشی یەکتریان کرد حتا لە شەڕێکا کە ڕووسەکان هاتوون ئەوختە ڕووسەکان هاتوون مەحموودخای دزڵی بوو باپیر جافرسان چۆ هێنەوە و ڕووسەکانیان شکانەوە هەر بۆ گێڕانەوەی جارێکی تر من دڵنیام تۆ بیستوتە مەحموودخانی دزڵی چەندین جار هاتووە بە پیری شێ مەحموودشەوە لە کاتی میحنەت لە سەردەمی شۆڕشی شێ مەحموودخان دزڵی هاتووە سەردەمیەوە باشە مامۆستا بارام ئەم وێنەی ژوێنەیەکی جوانە ئەم وێنەیش یەکەمیان کە وەستاوە لە ئەوە جلسپیەکەیان بەڵێ جلسی مەلا عەلی مەلا حەسەنی قازی هەڵەبجەوە با بڵێن خەزوورمە و خزمیشمە مەلا حەسەن بەڵێ باوکی ڕووناکی خێزان بڵێ خۆی مەلا عەلی و کوڕی مەلا حەسەنی قازی کە ناسرا بە شاهۆ شاوی شاعیر کوڕی شاهۆی شاعیرە کەواتە ڕووناخان بەڵێ کوڕزای شاوی شاعیر ئەی ئەمیکیان ئەوەیش کە دانەوە منم ئەمەیان ناڵم ئەمەیان ئەزانمۆیان جەنابێت ئەویان خاڵمە نیازی بەک
ئەو وەختە لە عێراق بوو دوایی تەمەن لە ئێران بوو سەردەمێکە بڵێن ڕێخستنێکی نهێنیان هەبوو بە حساب شتێ بکەن بە تابەتی خزمەکان گیران لە سەردەمی ڕەزاشا لە 1970 ئەوانە بوو ئەمە ئەعدام کرا خانکە نیازی بەگەیان ئەو لەگەڵ ئامۆزایی کەمان بەهمەن ئەعدام کرا ئەوانی کەش کە بە تەمەن بوون گیران تا 79 شۆڕشی بڵێن ئێران ئەلەو کاتای تر بەربوون بەس ئەمان ئەعدام کران باشە مامەستا من پرسیاریش تەمان ئەوەیش کە دانیشەوە من خۆم کە لە باویشمە شەید فێسەڵە کە بناسا کاکە شێخ پێشمەرگە بوو لە 82 لە هێزی پشتیوانە شەید بوو برای جەنابتە پورزامە و ژمرێژمە برای ڕووناکە ژمبراتە بڵێ لە ماڵی مەلا باش وەختێ بوون من لە ناوەندی بووم داڵە بجە بخێن باشە مامۆستا بارام ئەگەر ئێستا ئەو سولالەیە بمایە بەڵێ کێ شایستە بوو لەسەر عەرشی ساندا بنیشێ خۆی لە وەختا کە بەڵێن سانێک کە لە وەختی ڕۆشنەتی خۆی سانی ژانی سوڵتان سانیان و سوڵتان تەمان ئەوانی کە بەگزادە بوون بەڵام ئەوەی کە گەورەی هەمویان پێڵن سوڵتان یعنی بەگزادەیە کە بڵێن کەس لە دوایەوە نەئەما ئەبوو بە گەورە ئیتر ئەو ڕوتبەی سانی وەرەگەر لە بەگەوە بوو بەسان کە ئەبوو هەمویان کۆ بوونەوە یەکیان کرد بە گەورەی خۆیان پیانەوە ساند باشە کێ ئێستا لەوانەی ماون کێ مستحق بوو ببێ بەسان حالیان ئێستا جافرسان یەک کوڕی ماوە یەک کوڕی ماوە کە بێ ناسر بەگە لە نۆزدەکە بە لە نۆزدەکە یەک کوڕی ماوە هاتە ئێمە ئەمانەیە بزانین ئەو پیاوە بە تەمەنە لەم ساڵانەی ئەخیر هات بۆ ئەمدی تەمە خۆی لە تاران دانیش وەخت تۆی زابط تەیار بوو لە ئێران ماوەیەک باشە هات ئەمدی و سەردان تەمەهات بۆ ماڵی ئێمە ئەوەی کە دانیشتووە لە ناوەڕاستە ئەوە بڵێ ناسر ئەم بەڕێزێکیە ئەوە ڕووناکە خێزان و خێزانتە بڵێ ئەویش خۆم ئەمەیان ناسر بەگە کوڕی ئاخر کوڕی جافرسانە کە ئێستا لە ژیانە ماوە ئێستاش ماوەش کرد هەر لەو دیویژێ بەڵێ لە تارانژی بەڵێ ئەم پیاوە سەرسپیە ئەوەیش هاوسەری ئەو کچەیە ئەو کچی مەنسوور بەگە سوورەیە مەنسوور بە کوڕی جافرسانیان ئەو کچە زای جافرسانە ئەوش کچە زای باش هاوسەرەکەیتی ئێوە ماوەیەک لەمەوە پێش لە ناوچەی هەورامان لە دەی 2010 بڕوانامەیەکی ڕێزلێنانیان ناوێ یا بە جەنابتان بە ڕێز بنەماڵی قادربەجی جافرسان کێ ئەم ڕێزلێنانی بەخشی بە ئێوە لەبەرەوەی کە قاربە کرد لە وەخت لە بیستەکان لە سێکان لە تێوەڵە بووە خزمەتی زۆری خەڵکەکەی کردووە خەڵ لێ ڕازی بووە و تا ئێستا سیرەکەن تا چ حکومڕان چ حکوومەت چ هەموو دەورەکان کەس نهاتوە وەکو ئەو خزمەتی ئەو ئینەی کرد بووە لەم ساڵانەیە خیر تێوەڵە تەوان ڕۆژی هەدانا ڕۆژی تێوەڵە یەکی لەو مناسبەتی لەو شتایی کە کردیان مناسبەتن بڕوانامەیەکی ڕێزلێنان بۆ بە بنەماڵی قاربەگەوەی کە لە بەردەستانایە باش تەمەن قاربەگ یەکی لەو ئیشانی کە کردوێتی یەکەم جا لە ساڵی 27 تا مەکتەبی هێناوتە تێوەڵە پێش ئەوەی باسی مەکتەبەکە بکەی خۆم بەبەسمە باسی بکەین با پێکەوە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت پێش ئەوەی کە وچانەکە بین باسی قوتابخانەت کرد لەسەر دەستی قاربەک لە ساڵی 27 لە تێوێڵە قوتابخانە کراوە باسی چۆم بڵ ساڵی 27 کە قاربەگ حکمڕانی تێوەڵە بووە تەمەن ئەو وەختە دێهات هیچ دەیەک مەکتەبی تیان نەبوو تەنان هەندێک قەزام ناحیەکانیش ئەو هاتوو بۆ سلێمانی لە پەروەردەی ئێرە داوای مەکتەبی کردووە وتو تێمی میکانەتی من خۆم لێ مەسوولم ماڵێکی خانوویەکی خۆی کە سێقات بۆ وەختە و خانووی ناکە خۆی تیاژیاوە داوێتی بە مەکتەب و مامۆسایشی بردووت ماوەیەکی زۆر لە حسابی خۆیەتی بە خۆی و کارگوزار و ئەوانە هەم مەسرفێکی لەسەر خۆی بووە کە یەکەم مامۆسایش بە شانازیە و مامۆستا گۆرانی شاعرە مامۆستا عەبدوڵڵا گۆران مامۆستا عەبدوڵڵا گۆران ساڵی 1928 28 دیراسی کەواتە 23 ساڵ بووە چکە مامۆستا گۆران 1904 1962 لە 50 ساڵیە کۆچی دوای کرد دەورێکی زۆری هەبووە کە
هەم بە پیرم پشگیری کرد و هەم مامۆستا گۆرانج بە زیرەکی خۆی تەمام تا ئەو وەختێش خەڵکێک هەیە بەرەڵستیم قوتابخانیان کردووە بە پیرم خۆی کوڕی خۆی برازاکانی ناسیاوەکانی ناردووە ئەوانەیە بەرهەڵستیان کرد پاشەوە تەمە سجلات ماوە معلومە سجلی ئەساسی تێوەڵژ ماوە کە کیان ئەوانەیە لە ئەوڵجار قوتابی بوون لەوێ ماوتانە تۆ دوای خۆشە بووی بە مامۆستا ئەمە شوێنەیەکی تری جوانە ئەمە چیە مامۆستا ئەمە تێوەڵەیە و ناوەندی تێوەڵەیە ناوەندەکەیەتی ئەو لە هەفتاکانایە ئەمە پێش ڕوخانی حربی ئێران پێش ڕوخانی و لە حربی ئێرانی عێراقی ڕوخا ئەم ژنە بەهشتیەمان بۆ باسکە ئەوە دایکمە دایکتە سعادەت خان کچی حەسەن بەک کوڕەزای جافرسانە یعنی هەر ئامۆزای باوک ئامۆزای باوکم بڵێ ئەم کچی کامیانە فەرمووت حەسەن بەک یعنی حەسەن بەکیش لە نۆزدە براکەیە بەڵێ نۆزدە براکەیە بەڵام کە جافرسان بەم دیوە ئەم بە بڵێن خۆی تەسنی ئێران کرد نا بەم دیوە بە شاخەوە بەڵام بە مامەرەیەکی ئێرانیەکان شەید کرا بەنی باوکی ئەوی شەید بڵێ کە باوکی هێن خوشکی شەید نیازیە کە پێشتر باسمان کرد باش مامۆستا ئەم ئەوەی وێنەیە جەنابتی لەگەڵ دوو براکەم غالب و قەیسەروانی شەید بوون ئەوەی ناوڕاستیان خۆم کامیان شەید غالبە شەید غالب ئەمەیانە ئەوە قەیسەرە لەو بچووکترە غالب گەورەتریانە باش خالیان خۆش بێ لەوان و لە هەموو شەیدانی کورد لەگەڵ هەموو لایەکانەوە ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە ئەمی شەر ئەوەیە ئەوەی کە وەستاوە پێوە شەید غالبەوە بەڵێ ئەمەیان ئەوە خۆم بارامە بەڵێ ئەوەیش دایکمە ئەوە لە باوەش سەریاسی برام برا بچووکمانە ئەویش ڕووناک خەزانە بەڵێ بەڵێ ئەویش وەزیرەیە خوشکمە باشە با ئێمە نەکەوینە جارێ نەکەوینە غەفڵەتی ئەو تەسەسولی کە من دامناوە ئەمە کۆنترین وێنەی جەنابتە یەکەم وێنەمە کە من لام بێ یا بزانم کە گیراوە باشە ئەوە چەکێکی ڕاوە با پیرم خاربەک بۆ هێنابوون جارێکە بە دیاری و سوور ڕژنی خۆمە خۆش زۆر باشە کلاشەکان هەر دەستیاری ئەو قیافەی ئەو وەختەیە هی ئەو وەختەیە بەڵام کوڕەسانی دیارە بە فەقیانە و بە تاکشالە و بە ساڵی چەنە ئەمە مامۆستا ئەوە لە ناوڕاستی چلەکانە خۆت 1940 چلێکم بڵێ چلویەکی کاتەوە 46 و 47 ئەوانەیە دیوارەکە ماڵی خۆتانە دیوارەکە ماڵی خۆمان دیواری کۆنا یعنی ما ئێوەش هەر لە ماڵی قاربەگاژ لە سەراکەیە بەڵێ لە سەراکە دیوێکی قاربە و دیوێکی مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکی زۆر جوانە وێنەیەکی خۆمە لە ناوەندی بووم لە هەڵەبجە گرتوومە ئیتر تۆ تا شەش لە تێوەڵە خوێند سەرتایم لە تێوەڵە خوێن ناوەندی لە هەڵەبجە باش ئامادەی لە سلێمانی زانکۆش لە بەغا ینی هەر قۆناغ لە شار هەر قۆناغ لە شوێنە پێی گەشە ئەوەختە خوێن ئەوە سەخت بوو بەڵێ ڕاست ئەمەش هەر وێنەیەکی سەردەمی گەنجیە ئەوە لە تێوەڵەویش لە سەردەمی ئامادەیەوە لە تێوەڵە گیراوە پێش بچیتە ساحەکەی تێوەڵە مامۆستا حەزەکەم پێشەوەی بچینە سەر هەندێک وێنەی تری تۆ ئەم وێنەیە چێن ئەمانە مامۆستا ئەوە غالبی برامە شەی غالبە لەگەڵ خێزانەکەی سەباح و لەگەڵ سێ کوڕی شەهید بوون هەرسێکی بەیەک و لە هەڵەبجە یعنی ئەم خێزانە هەمویان بە کۆی گشتی شەید ئەوانە و لەگەڵ برایەکی ماوەی قەیسەر کەسیان نەما تەنیا کچێکیان ماوە کچی قەیسەر ئەوی سەدفە لەوێ نەبوو بیناوە دوو برایان بە خۆی خێزانە ئەمیان چییە ئەوە سەریاسی برامە برا بچووکمانە سەر لە خارجە لە دەروێ ئەمە کاک سەریاز بەگە ئەم ژنە خانومانە کاکە وەزیرەی خوشکمە وەزیرە خان چەند خوشکێ هەیە یەک خوشوەرە ئەوە هەر ئەوە لە سەردەمی قادر بەگ و ئەوانە یا ببوورە سعدی بەگ و ئەوانە پێ بەپێی ئێوە کچەکانیشتان ئەوە نە باو باپیران تا متەفەتیح بوون کە کچەکانیش بنێرنە بەرخیادی کچی و کوڕەوە هەریش کچی ژەر چوونەتەم بۆ کتاب تێگەشت مامۆستا ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە تەوێڵەیە ئەوەژە لە تێوەڵەیە تاعتیلێکی نوێ ساڵ بووە کە چوونەوە لەگەڵ ڕەفیق و برادەر و خەڵکی وێشە لە ساحەکەی تێوەڵەیە باشە مامۆستا تۆ دوای ئەوەی کە شەش تەواو کرد با بڵین زمانی جەنابیشێ 5 بوو 5 ساڵ ئامادە بەڵێ لە چەنە تێنا لە 6 لە 5 لەم تقریبا هەفتا بوو
هەفتام هێنا هەفتا چیتە کۆلێژی چوومە ئادابەوەتە وەلە من خێر لە عیلمیش بووم بەڵێ زیاتر حەزم لە ئەندازیاری بە هەندەسە بوو بەڵێ بەڵام هەندەسەتە وەرنەگیران لەبەر ظروفی دەرەجەی وەلە من عیلمیەکان باش بووم بەڵێ بەڵام لە یەک دوو ئەدەبیەکان دەرجەم کەمتر بوو وەرنەگیرە چوومە ئاداب لەبەرەوەی ئەو بەشەی ئێمە داخلەکەم سۆگەر بوو لە ظروفێکا بوو ظروفی سەخت بوو باوکم لەبەرەوەی کە لەسەر پێشمەرگاتی قاچاق بوو قەزەی دەبێتوانای ئابوورین بوو لەو وەختە نەدەتوانی بۆیە چوومە ئاداب باشە ئەمەش کاتی کولیەیە ئەمە کاتی کولیە پێنج بەغداد بەشی کوردی ئەوە ساڵی مەرحەلەی ئەخیرە کە کامیان جەنابتی مامۆستا من ئەوەی بە پێ وەستاوە ئەم لە ئەویان منم ئەوەیش مامۆستا عەلادین سوجادیە مامۆستا عەلادین سوجادی دەرسی پێ تەمەنە وەختە مامۆستا ئەکادیمیەکان پێ نەگەیشت من زیاتر مامۆستا عەلادین سەجادی و ئەدەبی پێوتینەوە کە خۆی تەمەن خۆی ئەدەبی کوردی مامۆستای ئەدەبی کوردی مامۆستا گۆران ژەرز پێوتین مامۆستا گۆرانیش بەڵێ کیە چ بەختەوەریەک لەوە زۆرتر بێ مامۆستا گۆران و مامۆستا عەلامە عەلادی سەجادی و ئەو مامۆستا جگەر خوێن ئەوە کرمانجی پێوتین بەڵێ ئەمە مامۆستا جگەر خوێنە جگەر خوێنە بەڵێ باشە مامۆستا هەندێک وێنە هەیە هی کاتی قوتابخانە ئەنە کۆلێژە ئەمە پاسە بۆ سەردەمی لە زانکۆ بوون سەفراتی جامعیمانە کرد ئەوە سەفرەیەکە بۆ بابل باشە ئەی مامۆستا ئەمە ناو یانەی خوێندکاری زانکۆن لە دارە تەڵەبە دانیشت بووین ئەو برادرەکانەوە تەمەنە خۆمن و لە کامیان جەنابتی مامۆستا ئەویان ئەوە خەلیلی ناوە ئەوی تەنیش قارسعیە ئەویش حەمەستیق شەهیدە حەمەستیق پێنجێنی کە یەک باڵی ئەوی تەنیشتی من بۆ ژیانی پاشی ئەویش ئەمەیان جەنابتی بەڵێ ئەمەشیان حسێنە کە حسێنە لە ڕانیەیە ئەمیش کاک جەلال کاویشە خەڵکی ڕانەیە باش ئەو دانیشتن لە دارە تەڵەبە فترەی ئیسراحەتە تەقریبا ئەمە ژوێنەیەکی مەلوێی سامەڕایە سەردەمی بەڵێ هەر زانکۆیە سەفرەیەکی جامعەیە لە مەلوێی سامەڕا ئەمەش ڕۆژێکە لە ڕۆژەکانی حەوانەوەیە لە دارە تەڵەبە لە ناو خانی خوێندکاران کامیان جەنابتی ئەوەی کە ڕۆبەکەی لەبەرا کڵاوەکەی لەسرە ئەوەی تەنوشم لای چەپەوە احتیاتی خۆتی کردو بۆی سەرمان نەبێت بەڵێ ئەوی ئەویژە ئەوێ ئەملام کاک ئەحمەد سەلام خوا لێ خۆش بوو خۆش کامیان مامۆستا ئەحمەد سەلامە ئەوەی تەنیشتێ ئەوەی تەنیش قاتەکەی لەبەرایە باشە ئیتر جەنابە ساڵی چەند دەرچووی لەو کۆلێژە 64 65 کۆتایی هات کە کۆتاییت بووی بە مامۆستا نەخێت چوینە کولی احتیاط ئەو وەختار کە جامعەتەوە کرد وای بچوە کولی احتیاط باش ئێمە هەندێک وێنەمان هەیە هی سەردەمی کۆلێژی کولیجی یەدەک با بڵێن کە دوای ناونرا هەموو بەکاری عسکردوون تەواو بوونێک ئەوایە بچوایە باشە ئەمە وێنەیەکی دابەزینی ئەو کاتەیە نییە ئەوە لە وەختێکا کە تەخەڕۆژم کرد بوو تەخەڕۆژم کرد بوو ڕتوی ملازم ئەو محەتەی قتارە چوون بە بەسڕە نەقلی بەسرە بووم باشی ئەو چێ ئەو کە عەبدوڕەزاق فەیلیە کاک عەبدوڕەزاق فەیلی بەخێر ئەرۆڵا هات و کە ڕوانم کات برادێکی ڕەوانەت بۆ مەتابڵێ ئەمەش ڕۆژانی مەشقە ڕۆژانی مەشقەوە لە معسکە مەنسوورە کە فەرزیاتمانە بوو بەڵێ مامۆستا ئەمەش هەڕڕی دوو سۆڵجەری ئەویش کە بە قتار چوو بۆ مەنسوورەکە من کە بە قتار چوین ئەوەی پێشەوە کاک دکتۆر سەلاح دکتۆر سەلاحی عەلی ڕەشە دکتۆری شا دکتۆر سەلاحی خۆمان ئەو خۆشم لە ئەخیرۆ لە قتارەکە سەلاح کوڕی عەلی ساڵحی ڕەش عەلی ڕەش بەڵێ عەلی فەیلی ئەویش دەورەی ئێمە بوو لە احتیاطە وای ئەوش کۆلێژی تەواو کرد و کۆلێژی پزیشکی هەموو کەسێک بەڵێ ئەمەش بە هەرەوەزی ڕیشتاشینە ئەویشە کە لە وەختینا ڕیشتاشین بوو باشە مامۆستا ئەمە دوخولی سوپای بەریتانیە ساڵی 1970 یان چی ئەوە لە کە تەخەڕۆژمان کرد نەقلی هەولێر بووم باشە استعرازێک کرا بە مناسبەی 4 تەمووزەوە ئێمە تۆمان بۆ دۆزێتەوە ئەوە یەکەم کەسم کردوسی یەکەم ئەمریکا دووسی هەر یەکەمی هەمویان جەنابی ئەمریکا دووسیەکە ئەوە هەولێرە بەردەم محافزەی
ئێستا کە شڕتەی پۆلیسی هەولێرە بەرامبەر محافظە ئێستاعرازێ بوو بەناسبەی چوارەی تەموزم. باشە مامۆستا ئەم وێنەیە بۆ پاراستووە هۆی چییە؟ وڵا ئەوە یەکە لە وەختی تەدریبا لە معسکە مەنسوور ئەوەیە کە جلەکان سێرەکەی عسکەریان قیافێ موحەدە لەوێ هیچی وەکو یەک نییە هەموو برادری یەک هەموو نمونەی بەرگەکانی سەربازی تایە هەر یەکە لە سریەیە بوون تەمەەن هەر سریە و جۆرە تەدریبێکێ بوو لە وەختی ئیسراحەتە هاتین ئەوانەما ئەو ڕستەمان گرت یەکەمیان منم ئەویان ئەویکان حەسەنە کە لێرە ئەویکان سەرچڵ ئەمری خۆی کردووە ئەوی کەشیان کوڕێکە خەڵی جعفەرە خەڵکی بادینان ئەوی کەشان باجە جافە مامۆستا ئەم وێنەیەشتان زۆر جوانە ئەمێش لە خانێ مامۆستا لە دارتەلەوەی با بڵێن لە بەغایە ئەوە ژوورەکەمانە ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانەمان ئەوەی سەفرەیەکمان کرد بۆ تاران بۆ تاران جامعە ئەو لە ڕێگەی تارانە بەخوا مامۆستا ئالێرا وێنەیەکەیە حەزم نەکردو هەموو هەرسێکتان لە یادا بنیشن چونکە ئەوە بەڕاستی زۆر خەتەرە ئاواهی ئەوە وەڵا دانیشتو لە سەتۆتۆملەکان وەستا بوون ئەمە هەر سەفرەیە بەڵێ من و کاک جلالەوە کاک ئەحمەد سەلام ئەوەی تەنیاکەیان جەنابتی بەڵێ ئەوەی تەنیاکە سارەیە چیان پێوت ئەنتەرناش چیان پێوە خۆی ئینتەرناشناڵە وازانە پێوانەوە ئەنتەرناش لە وەختا وەستا بوو نام بۆ چی بوو وەڵام بسەوڕەکات وتم با ڕسمێ بگری باشە مامۆسایەتی تۆ وێنەیەکت هەیە لەگەڵ مامۆسا بەڕەحمەت بێ مامۆستا حەمەد ساڵح قازانی بەڵێ دوای ئەوەی کە تەمان من ئەمە مامۆستا حەمەد ساڵح نییە بەڵێ باشە ئەمەیان جەنابتی بەڵێ کوێ ژیانم هەمووی تێکەڵا بوو بڵێن حیاتم دەبێن عسکەری و مەدەنیە باش کە لە عسکەری تەواو بووم فترەیە گۆل و چوار جارم چوونە عسکەری ئەوە بوومە مامۆستا بمدەڕێز لە ڕانیە لە ڕانیە ئەوە لە ڕانیەیە سوتفە لەو کاتا حەمەد ساڵح قازانی لێ بوو ئەوش مامۆستا بەڵێ مامۆستا خۆش بوو مامۆسای بیرکاریمان بوو مامۆسایکی بەڕێز بوو ئەدیبێکی ناسرا نمونەیی بوو مامۆسای نمونەی بەڵێ منیش واڵم ئەمە ژوێنەیەکی جوانە ئەوە 74 پێش شوباتی 74 کۆنگرەی مامۆسایانە شوباتی 74 لە بەغایە من ئەندامی کۆنگرە بووم تەمان کە چوونە ئەوێ یەکیتی مامۆسایان دەنگێکی زۆریان هێنا کە چوونە ئەوێ پاش ئەوە شەڕ دەست پێ کردو یانی 74 دوای ئەوەی لە نسکۆی 75 هاتیتەوە تۆش نەفیکرایی بەڵێ ئەمە وێنەی و کاتێ کە لە 75 تەمەەن هاتیەوە بۆ ماوەی ئەنجام نەقلی جنوبکرا بە ئەمری قیادەی سەورە ئەوە لە نەجەف بووم و لە مناسبەتێکە دیاری بە یەکی لە خوێندکارەکانە ئەو خوێنکارە تەمان خوێنکارێکی عەرەبە باشە ئەم وێنەیە ژوێنەیەکی زۆر سەیر و ناوازەیە ئەوە لە خوێنکارن و بەڵام بۆ لێو دەشت و دەرن ئەوە لە 74 کە شۆڕش دەستی پێکردەوە بڵێن ئازاری 74 ئاوارە زۆر بوو هەموو خوێندکاراتنە دەرەوە تەمەەن لەوێ قوتابخانەیە کرایەوە پاژەوە کە قەسفی جامە بڵێن زانکۆ کرا لە قەڵەتزێ باش ئەمە شتانێکە هەموو کە زیانە بۆی من بۆردی لە سێ ناڕۆم ئێمە قوتابخانەکەمان تەمەەن لەوێش وەکو مامۆساییش گەلجگە لە ئیشی ڕێخستن و پێشمەرگایەتیوانە ئەوە قاعی ئیمتحانە لە ناو باخێکایە قاعی ئیمتحان لە ناو باخێکایە جوانە مامۆستا زۆر بەڕێک و پێشی وەکو مامۆستایەکی پڕمەسئولیەت لەو سەردەم و لەژێر ئەو باری تۆپ و تیارەیە ئێوە لە دیسپلینی پەروەردە هەرگیز تەنەزولتان نەکردو ئەوە قاعەیەکی ڕێکوپێک وەلەوە قاعەیەکی ڕێکپێکە ئیمتحان مرکزی بوو حتا پرسیارەکانی شەشی ئەدایی مامۆستا جەماع عەبدول کە جێگری بەڕێوەری پەروەردە بوو بەڕێوەبەرگە مامۆستا سامی بوو مامۆستا سامی پرسیارەکانی هێنا بۆ تەواڵە تەمەەن قاعی تەواڵە هەبوو بە هەموو منتەقەی هەڵەبجە لەگەڵ پێنجۆن لەگەڵ شوێنەکانیکە باشە ئەم وێنەیە چیە مامۆستا ئەمە لە 63 کە چوومە دەرەوە تەمەەن من چەند جارێک چوومەتەوە بۆ پێشمەرگایەتی لە زانکۆ بووم چوومە دەرەوە کە چوونە ئەوێ هەموو قوتابخانەکان سەحب کرابوونەوە باش تەواڵە خەڵکێکی زۆری بۆ هاتووە ئاوارە تەمان وەختە ئێران نەبوو ئەو دوو باشتیوانەوە ئێران هێشتا نەبوو بیر لەوە کرا کە قوتابخانەیە بکرێتەوە چی سەرەتا بیری لەوە کردەوە لە وەختە لەوانەیە کە سەرەتا تەمەەن خۆمان هینمان کردەوە پاڵپشتمان نویست کاکەمان مەفتی کە مەسئولێکی عسکەری لە منتەقە هاتبوو کار نۆشیروان فواد مەستی ئەوی شەر
مەسئولی منتەقە و عسکەریان یعنی هەر هەمویان هاوڕابوون لەسەرەوەی بەپەلەخ محموی مەلاحیزەت مەسئولی ناوچە سەتل لە وەختە لە ڕێکخراو بوون قسە کراش یەکێوان باسی مەکتەب بوو ئێمە وتمان ئامادەین مەجموعەی لەوێ کە تەمەن مامۆستاکان و حساب کرابوونەوە ئێمە قوتابخانەیەکمان کرد و یەکەم قوتابخانەی شۆڕشە لە هەموو کوردستانە کە باسی نەکراوە تا ئێستا تەمەن لەوانە کە مامۆستا بوون مامۆستا عەلی قاهر کە مامۆستای خۆم بووە مامۆستای بۆ هاتووە کامیان ئەوە مامۆستا تیان نییە لەوە سەردەما مامۆستا ئەمەیان کێیە ئەوە حەمەرەش عوسمان تەمە هەمووی کاکە حەمەرەش عوسمانە کە قوتابی هین بوو معهدی فحصی بەسەری بوو ئەوەی ناوەڕاستیان من خۆم ئەویان جەنابەتی لە جامعە هاتووم ئەمێش عەباس ئەویژە لە فحصی بەسەر هاتوون ئەمەی دانیشتووە ئەوە پێشمەرگەی هات بە میوانی بۆ مەکتەبەکات ئەوەی ناوەڕاست ئەوە کامل کوڕێکی عەرەب ئەویش وەکو مامۆستا عەرەبیش بوو وەڵێ هاتوو لە برایانی پارتی کۆمۆنیستی عێراق ئەوی عەبدوڵڵا عەلی ئەویش طبعا ئەمە هەموو بۆ خۆبەخشی بوو بەڵام خەڵکی تێوەڵە خۆیان لیژنەیەکە پێگەێنا بوو هەندێک پاریان کۆ کردەوە بۆ ئەوانەی کە خەڵکی ئەوێ نەبوون یاوەک بوو هەندێک مەسروفاتی ناو مەکتەبەکە یەکەم قوتابخانەی شۆڕشە لە هەموو کوردستانە کە باز ناکراوە کەش ناکرێت باش مامۆستا ئەی ئەم وێنەیە ئەمە ئەم پیاوە چییە ئەمەی پاڵتۆکەی لەبەر ئەمە دواناوەندی تێوەڵەیە لە 76 لە وەختە من بوومە بەڕێوەبەر باش ئەوانەی کە لەگەڵمان مامۆسان ئەوە یەکەمیان کە لەم لاوە مامۆستا مەحیدینە مامۆستا مەحیدینە حاجی سەلیم نییە حاجی سەلیم بەڵێ نمونەی مامۆستا بەڵێ ئەوە درود بۆ گیانی ئەوانیش هینەکان ئەوەی تەنیشتی فەهەدەک عەرەب بوو ئەویش مامۆستا مەحمووە ئەویش مامۆستا مەنسوورە تەنیشتی مامۆستا مەحموو ماوە ئەمیش ئەمری خوای کرد ڕەفیقی بوو ئەوەی ئەو سەریش من خۆم لەگەڵ خۆش بوو مامۆستا باران پێت خۆش بوو ئەم وێنێش بڵاوکەینەوانێ ئەوە کە لە نەقلی جنوب بووین دوای هاتینەوە نەقلی متۆسط سیروان بووم باش لە وەختە من لە متۆسط سیروان بووم ئەوە سەفرەیەکی مەکتەبەکەیە لە قەشقۆڵی کە مامۆستای بە ڕێزی تایەکی لەوانە ئەفراسی عەبدولحەمید بەرحەمە ساڵح مامۆستا ئەمەش ڕووناخان و جەنابەتی لە ئەوەیش معلومەوە ئیتر ئەوە معلومە پێویست ناکا باسی هیچ بکەین ئەمەژی تر وێنەی پێکەوە بوون و مناڵبوون و ئەوەیش من و ڕووناک و دوو مناڵ ئەوەی بە پێوەیە شیرینە گەورە کشە ئەوی کەشان شەکراوە بە سەردانێکی لە بەغا گیرا و لە زەورا مامۆستا تعدینەوە ساڵە من بۆی کاتەکەم بەش بکا بەڕاستی هەندێک وێنەی جوانی پیشەکەی تۆ هەیە لە دواییە کە بوویت بە با بڵێن کەسێکی سەربازی لە حکوومەتی هەرێمی کوردستانە پێم خۆشە هەندێک وێنە هەیە ئێمە بیبینین یەکێک لەوانە ئەم وێنەی جەنابتە بە پلەی لیوا بەڵێ بە پلەی لیوا وەنیە ئەمەش وێنەیەکە جەنابتی تیای لەگەڵ ئەوەدا هێنا دارێ ئەنزباتە بەڕێزان تەمەن کاکۆسەر هاتوو سەردانی کرد لەگەڵ کاکەمال مفتیە و شێخ جعفەر و حاکم قار ئەوی کەشیان خۆم ئەو وەختێمە لە ناو شار بوون بەرامبەر بڵێن ئاسایشی ماوەی ئاساشی شاروانی ئەمە شوێنی زیباتخانەی جاران بەڵێ ئەمە ژوێنەیەکی جوانی جەنابتە لەگەڵ بەڕێز بامجەلال بەڵێ ئەوە کە سڵاوی لە پێشوازی تەرمی خوالێ خۆشوی برای مەحمەد لە ساڵی 2000 ئەوە مهیم مەراسیمەکەی کە دەستپێکردنی مەراسیمەکەی کە لە پەرێزخان پێشوازیمان لێ کرد بەڵێ ئەمە هەروێنەیەکی تەرمی مامۆستا ئیبراهیم تەرمەکە کە لە ئێران و هێنایانەوە ئێرانیەکان کە ئێمە تەرمەکەمان لێ وەرگرت باشە مامۆستا ئەمە هەندێک وێنەی تر هەیە حەزەکەم ئەمەش هەروێنەیەکی جوانە مەراسیمی پێشوازیکردن پێشوازەوە یەکەم سەفەری بەڕێز مامجلال کە لە خارج هاتەوە لە قووە سەفەرەکەی واشنگتۆن کە سەفەری سەرکەوتۆکە حسابەکرا لە پەرێزخان پێشوازی کرا با بڵێن کە ئیتیفاقەکەی مادلین ئۆلبرایت کرا بۆ ئاشتەوایی بەڵێ وایە ئەمەش شوێنەیەکی جەنابتە لەگەڵ شەی شازاد کە مەراسیمی ناشنەوە بۆ کرد ئەوە گردی مامەیارەیە کە سەر ماخز بۆی نەکە مامۆستا ئەمەش هەر وێنەیەکی زۆر زۆر جوانە جەنابتی لەگەڵ هەندێک لە سەربازانی هەرێمی کوردستان ئەوە لە کۆیەیە کە
یەکەم سەرۆکی ئەنجومەنی حکم کە بەحر العلوم بوو بەحر العلوم بوو هات بۆ کۆیە پێش مام لە پێشوازیە بوو بۆ هەلیکۆپتەرە هات و مناسبەتێکین بوو بۆ کردنەوەی شیواشۆک پاڵاوگە شیواشۆک کە یەکەم پاڵاوگە بوو لە کوردستانە تیپی مۆسیقای ئینزیباتی عسکەری تەبەنەوە تیپی مۆسیقای کە خزمەتی زۆریان هەیە لە مەراسیمەکانە و لە باشەکانە جەنابتان بە لیوا خانەنشین کراون بەڵام من لیوا بووم بە فەریق خانیشان کردم بە فەریق خانەنشین خزمەتم زۆر بوو بەڵام هەر پێت خۆشە پێت بڵێن مامۆستا باران تامان پێشەکەین بووم مامۆستا ئەم وێنێ ژوێنیشی جوانی هەمووتانن ئەمە جەنابتی ئەمە بەڵێ خۆم ئەوەش ڕووناخانی خێزان ئەوش هەر پێنج مناڵەکەماتەمە چوار کوڕێک ئەم کچیان کێ مامۆستا ئەویان شیرینە گەورەیانە ئەوی شارە لە مویان بچووکترە بەڵێ ئەوی شایەنە کاک شایەنە بڵێ ئەویش شەکراوە شەکراو خان ئەوی شادانە شادان خان اینجا ئەمە ئیتر ئەوانیش لە قوپۆ پیان لێبۆتەوە ئەمە ماڵی کامیانە ئەمە شیرینە و هاوسەرەکەی کە دلاوەرە لەگەڵ دوو کچەکەی کە ژێ و کاڵێ خوانیان ئێستا لە دەروەن لە دەرەوەن ئەی ئەم بەڕێزانە ئەمیش کچەی ترمانەکە شادانە لەگەڵ هاوسەرەکەی سەرکەوت شاڵی لەگەڵ چوار مناڵەکەی خوانیان بڕێ ئەمەش کچێکی ترتە ئەمە شەکراوە بڵێ لەگەڵ هاوسەرەکە کە تایرینەوە باشە مامۆستا ئەمەیان کێیە ئەمە شارایە شاراخان تەمەەن یاسای تەواو کردووە بەتوانە سازی چوو لە ئەمریکا پلەی ماسەری هەنا بە سەرکەوتوی بەمە پیرۆزی بێ لەشی ساغ امتیاز ئەوە لەوێ گیراو لە جامعەکە باشە مامۆستا ئەی ئەمەش هەر ئەو لە بەردەمی کۆشکی لە واشنگتۆن لە بەردەم قەسی لە بێزە شاراخان شاراخان بەڵێ شاراخان سەری بەرز کردوینەتەوە سەری بەرز کردوینەتەوە ئەمەش هەر شاراخانە بەس کچۆڵەیەکی کەی لەگەڵایە ئەوە شارای ئەوی کە لەگەڵایەتی نسارە برازامە کە باوکی شەهید بوو هەر ئەویان بەجێما دوو برام تەنیا و کچیان بەجێماوە باشە مامۆستا ئەی ئەم وێنەیە ئەوی شایانی کوڕمە ئەو پێشەوە کە بچێ بۆ تەمەن لێرە پزیشکی تەواو کرد چووە لەندەن ئێستا ئیشەکەات بەڵێ ماوەی تاقانەشە تاقانش بەڵێ خوانی بڕێ ئەمە شەروێنەیەکی جوانە ئەوەیان سەربۆش بەسەرەکەەوە حەبسەخانە کچی هەسەن بەگە کە کشەزای کە کوڕەزای جاافرستانە پۆری شمە و خەسووشمە خەسووشمە خەسووشمەتەوان وەکو دایکم وایە باشە تەنیشی ڕووناک بەڵێ باشە مامۆستا ئەمەش شەروێنەیەکی تری جوانە جەنابێت لەبەر بینایە کاگرتوتە ئەوە لە لۆزانە ئەو ئۆتێلەیە کە مەعادەی لۆزانی تیا ئێمزا کرا کە مەعادەیەکی شوم بوو کە سیڤەریان تیا سڕێەوە دەواازەیە بوو بۆ بەدبختی بۆ بەدبختی بڵێ 1923 تا ئێستا نەخشەیەکیان بۆ کێشاین لێ دەرناچی سەفەرێکم کرد ئەوم بە یەکی لە هینەکان زانی بەڵێ بۆ لێرەیە چیتە بەردەمی گوڕووگاڵینەوە بەڵێ هەستەکەی تازابیتەوە لەگەڵیانە چوون بۆ سەفەرێکی ستۆکۆڵم کردیانێ سویت لە 2013 ئەوە مناڵەکانی شادان خان یاریان نەکرد وتانەوێت تۆش بێ یاریمان لەگەڵ بکەیت جا ئەوانە مادام تویان ڕاپێچ کردو کەواتە تۆسان نیت ئەوان جاییشان ناوی سانە تەبەن مامۆستا لە کۆتاییە ئێمە زۆر سپاس دەکەی عەزیەتمان نای ماوە تۆ سەرەوەی کە بڵێن وێنەیەکمان داناوە بۆ جەنابە بۆەوەی بکەین بە دوایێنە لەم بەرنامەیە بەڵام بەلەشی ساخ ئەمەوێ چەند ئەلبومم لە ماڵی ئێوە دیوە ئەوەی تر ببینم من دەستخۆشی لە یەکەم کە گرنگی زۆر بە دوو شتەیە یەکەم بە گوڵ و ئینجانە لە ماڵی خۆتان بەڵێ لەگەڵ ئەو ئەرشیفە جوانی کە من لە ماڵی ئێوە بینیمە بەڵام مڵکی تۆ نییە بە تەنیا مڵکی هەمومانە لە خزمەتی مولایەکە مڵکی هەموو میلەتەکەیە ئەمەش دوامین وێنەیە پێش ئەوشی ئێرە بەجێبێڵی لەگەڵ جەنابتان منیش وێنەیەکە دواوێنەیە کە 2016 لەگەڵ ڕووناکە گرتومانە لێرەوە یەک کوشەم بۆ بگرێرە ڕووناخان تەمەەن درێژ وە لە ساغ بێ ناڵی خۆشمەوێ تاوان خۆشم نوویستای چۆن نەمایە تا ئێستا دەی منیش تکاکەم لە لای خواکە سەربەرز بن کە
ئەوەنەی بە جوانی هێناوتانە لە داهاتوو جوانتر بیان. سواسان دەکەم سواسی جەنابە کە ئەم بەرنامە جوانە لەگەڵ کەناڵی کورسات کە کەناڵی هەمووانە و لەگەڵ مستافە کە هیلاگون لەگەڵمانە و بەرنامەکەتان بەرنمەیەکی ڕێکپێکە و ئارشیفیە و خزمەتی هەموو لایەکات. زۆر سپاس مامۆستا گەلێک مەمنون. سەرکەوتوو بووین. خۆشەویستان تا بەرنمەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ.